بانیتان باش ڕۆژێکی باش و ڕۆژێکی پڕ ئارامی و تەندروستێکی باشتان هەبێ بۆ هیوام کە ئەم ڕۆژ دەرفەتێکی نوێبێ بۆ ژیانکردنێکی باشتر بۆ بە وزەیەکی باشەوە تەواوی ئەو کار و چالاکیانەی هەتانە ئەنجامی بن و لە هەر دۆخێکتا بن هەر گیر و گرفتێک بێ وەلای نێن و دەستکەن بە ژیانێکی نوێ. ئەم ڕۆژ بانی 24 کۆمەڵە بەرگە و بابەتی سەرنجڕاکێش و باشی تێدایە کە لەگەڵ هاوکارانم ئامادەمان کردووە ئەم کاژمێرە لەگەڵمان بن بە دیار شاشە جوانەکەی کوردستان 24ەوە لەگەڵ خواردنینانێکی بەیانی بینەر و بیسەری ئەو بەرگا و بابەتانە بن با لە سەرەتا هەندێک لەو بابەتانەتان پێ ئاشناکەم دواتریش بە تێر و تەسەلی قسەی زیاتری لەسەرەکەین. لە کۆنفرانسێکی نێودەوڵەتی ساڵانەدا لە ئەستانبوڵ ژمارەیە گەنجی هەرێمی کوردستان خەڵاتی باشترین دیپلۆماتیان وەرگرت. پاقلا یەکێکە لەو خۆراکانەی زۆر سوودبەخشە و وزەیەکی زۆری تێدایە بەڵام ئێستا خواردنی بە شێوەیەکی سوورەوکراو بووەتە باو و پزیشکانیش هۆشداری دەدەن. لەگەڵ هاتنی وەرزی بەهار چیایی زاوا کە دەکەوێتە باشووری دوهۆک وەک شوێنێکی گەشتیاری دەناسێنرێت پڕ دەبێت لە خەڵک و هاوڵاتیان بۆ بەسەربردنی کاتێکی خۆش ڕووی تێدەکەن. لە کۆنفرانسێکی نێودەوڵەتی ساڵانە کە لە ئەستەنبوڵ ڕێکەخرێ ژمارەیە گەنجی هەرێمی کوردستان بەشدارە بنتیایە. کۆنفرانسەکە گەنجانی زۆربەی وڵاتانی گیانی کۆکردوتەوە و بابەتە هەنووکیەکان تاوتوێیەکەن. گەنجانی کوردستانیش خەڵاتی باشترین دیپلۆماتیان لەسەر ئاستی کۆنفرانسەکە وەرگرت. لە ستانبولê di konferansa dîplomatên genç a modelên neteweyên yekgirtî de ku bi mebesta guftugokirina babetên cudayên global ji hêla dezgeha globalizasyona Amerîkayê ve hate sazkirin, ji pêncî welatan gelek genç hatin bahev. Komekê ciwanên ku ji Herêma Kurdistanê beşdarî konferansê bûn, balkişandin ser komkujiyên li ser milletê xwe û li ser kultur û bûyerên dîrokiyên Kurdan beşdaran agahdar kirin. Konferansê de behsê dîplomatiya muşkila dîplomasiyê kir, belam ema ku Kurd zêdetir zûmê texîne ser muşkilên me Kurda ku wekû nasandina ew cînûsaydê ser Kurdistanê hat wekû enfal wekû cînûsayd û hewil deyn xelkê biyanî tê bigihînin meselê zor kesî biyanî tatin beşdarî dibêjin Kurdistan wat Kurd enî pisyara Kurd tî Kurd kîrê me tê digihan ku Kurdistana heybela em xelkê Kurdistanê em li başûrê Kurdistanê em beşeynîne Iraqê li her çar parçaj da me bi wan şerh kir me bû rûnd kiriwe û me resim jî gel dabîn enî resmên enfala wê cînûsayd û heta ê nexşê Kurdistanê em neşeyn be Tirkiye ew bikeyn me lêre nîşa wan nûnerê biyanî da ku belê ku welatekê hey milletekê heyne ew Kurd e. Di konferansê de ku salane tê li dar xistin, îsal meseleya mafê mirovan wek babeta sereke hate hilbijartin. تەوەرەکانی جیاوازن بە گوێرەی کۆنفرانسەکان لە کۆنفرانسی ئەم جارەکە لە ئەستانبوڵ بەڕێواچە بابەتی مافی مرۆڤ هەڵبژێردراوە و گەنگەشەی بابەتێکی دیاریکرا و کراکەویش شەڕی نێوان ئازەربایجان و ئەرمینیا بوو لە ڕووی مافی مرۆڤەوە چۆنە هەڵسەنگاندنی گەنجەکان و یا دیلیگەیتەکان چۆنە بۆ ئەو چی کراوە هەر وڵاتێک چ پشتگیریەکی کردووە چ وڵاتێک پشتگیری نەکردووە چۆنن و ڕاستپاردەکانی ئەم بەشداربووانە چین بۆ ئەو بابەتە. Di dawiya konferansê de ku beşeke wê ji medyayê re girtî birêve çû, gencên Kurd ku bi cilê Kurdî, ala Kurdistanê û di gel xandina Siruda Kurdanan teweyî derketin ser sehnê û xelata baştirîn dîplomatê konferansê wergirtin. Ercan Dağ, Kurdistan 24, İstanbul. با بچینە ئاکرێ پەیمانگای هونەرە جوانەکانی یەکرێ هەڵدەستێت باکردنەوەی پێشەنگەیەکی شێوەکاری کە کاری ڕۆژانەی قوتابیەکان لەم پێشەنگەیەدا نمایشەکرێ 50 تابلۆی جیاجیانی شانی بەشداربوانە درێت کە ئەم تابلۆیانە کاری دەستی قوتابیەکانە و دەلالەتەکە یاخود بڵین دەربڕینە لە بابەتە جیاجیاکان با بەیەکەوە ئێمەش گوزەرە بەناو پێشەنگاکەدا بکەین. زیاتر لە 8 قوتابخانە یەن ئامادەی و بنەڕەت لە سنووری پەروەردەکرێ
بەشداری لەوێ پیشانگەیە کردە بۆی هەندێکدا کار و چاڵاکی خۆشییانێت خۆبی نەدەرێ لە ناو پیشانگەهێ هەروە شیانێ قوتابی خۆ بۆ مەدار پێخەندەست خۆشی لێکەین و هیچ سەرکەفتنێ بۆ خواست. ئەڤروکا من و قوتابخانە خۆ بەژێری پێشانگەها هونەری دەکرد لەسەر ئاستێ پەروەردەیە ئاکرێ و gelek keyf xweşim bi pêşanga û nerî ev ku piştî maye 2 salan pitir e ev çalakî hatîne ragirtin dubare hatiye vekirin giringe hunerî di nav jiyana me de giringeka zûra heye û ez hîvîdarim ku ev çalakiyên wisa her sal bê nekirin. راستی ام گلک به خوشحالیم که اروکا مجی بشکداری ده فستیوالا و نری دو کریه که ام شیاینا بخو کارن خوین دستی و نم خود رسکن بی که هیچ کس کاری کاری مبکد نم حس که نفسال بینه بکرن چونکی بو ما گلک و گرنگه و بو است قطبخانه مجی گلک یا پیت بیه. ڕێکخراوی گەشەپێدانی مەدەنیەت بە هاوبەشی لەگەڵ سەنتەری نێودەوڵەتی گەشەپێدانی سیاسەتی کۆچ و سەنتەری سەرچاوی کۆچبەران بەردەوامە لە پێشکەشکردنی سیمینارەکانی لەبارەی مەترسیەکانی کۆچی نایاسایی لە سیمینارەکاندا گەنجان ئامادە بن و مەترسیەکانی کۆچی نایاسایی لەسەر ژیانیان بۆ ڕوون دەکرێتەوە. چەند گەنجێکن باز لە مەترسیەکانی کۆچی نایاسایی دەکەن گفتوگۆی بەردەوام دەکەن ئەویش بۆ یەک مەبەست تا گەنجان بەرچاوڕوونیان هەبێت سەبارەت بە مەترسیەکانی کۆچکردنی نایاسایی. سیمینارەکە بە هاوبەشی چەند ڕێکخراوێک بەڕێوە دەچێت. سەرجەم شار و شارۆچکەکان دەگرێتەوە. تا ئێستاش نزیکەی 700 گەنج بەشداریان کردووە و تێڕوانینیان بۆ کۆچی نایاسایی تەواو پێچەوانە بۆتەوە. پرۆژەکە بۆ ماوەی 3 مانگ لە هەموو عێراق و هەرێمی کوردستان بەڕێوە دەچێت. ئامانجێتی هۆشیارێکە بگەێنێتە زیاتر لە 20,000 گەنج. لە پێش هەموو شتێکەوە هۆشیارکردنەوەی گەنجان لەبارەی کۆچی نایاسایی زنجیرە سیمینارێکە کە لەلایەن ڕێکخراوی گەشەپێدانی مەدەنیەت CDO ڕێکخراوە کە لە 25 ناوچەی جیاواسی کوردستان ئێمە و CDO دەمان بێ بەڵام پرۆژەکە لە هەموو عێراق بەردەوامی هەیە بۆ 3 مانە لەگەڵ 2 سنتەری نێودەوڵەتی ئێمە ئیشەکەین MRC و ICMPD سنتەری سەرچاوەکانی کۆچ و سنتەری گەشەپێدان بە سیاسەتەکانی کۆچ. کۆچی گەنجان لە دیدی گەنجان خۆیانەوە بۆ چەند هۆکارێک دەگەڕێتەوە کە سەرەکیترینیان بێکاری و هەندێک ئاڕاستەشکار بۆ ئەوە دەکەن کە هانی گەنجان بدەن کۆچ بکەن و ئینتیمایان بۆ خاک و نەتەوە نەبێت. بۆیە بەگرنگ دەزانرێت حکوومەت و کەرتی تایبەت هەماهەنگی زیاتر بکەن بۆ ڕەخساندنی هەلیکار. بەڕای من هۆکاری کۆچی گەنجان کە بە نایاسایی کۆچەکان یەکەم میدیا بەگشتی و چونکە بۆتە چاولێکەری لە سۆشیال میدیا کە ئەبینن هاوڕێکەی خزمەکانی هەمووی دوای یەکترەکەوێ ئاگادار نییە کە لە دەرەوە چی ئەگوزارێ و بە چ ڕێگایەک ئەگاتە بە چ ڕێگایەکی زەحمە دەگاتە ئەو جێی کە ئەوێت. هەروەها بەڕای من ینی ئەوەی کە ئەیبینین کوردستانیش کە کەوتوتە ئەو دۆخەوە عێراق ژینگەیەکی بۆتە ژینگەیەکی سیاسی کە گەنج هەستەکەم بێزارن لەو ژینگەی کە تایان. بە گوێرەی ئامارەکان لە ماوەی 7 ساڵی ڕابردوو زیاتر لە 6,000 کەس لە عێراق بە ڕێگەی نایاسایی کۆچیان کردووە و
لەو ژمارەیەش نزیکەی 300 کەس بەهۆی ڕێگەی نایاسایی گیانیان لەدەستداوە و 216 کەسیش بێسەر و شوێن بوونە و تا ئێستا چارەنووسیان نادیارە. هاوژین جەمال، کوردستان 24 سلێمانی. سەبارەت بە کۆچی گەنجان بەداخەوە ئەمە یاخود بڵێن حاڵەتێکە کە وردە بەرەو دیاردەشە ڕوات کە چەند ساڵێکە بەردەوامە لە ڕابردوشدا هەبوو بەڵام ئێستاش زۆر ئەم کۆچە هەیە بە تایبەت گەنجان کە زۆر جاریش تووشی ڕەخنابینەوە لە میدیاکانەوەڵێن دیارە کەس ئاگای لە کەس نییە گەنجان لە چ دۆخێکدان بەڵام هەموو ئەمانە نابنە بیانوویەک بۆ ئەوەی کە ژیانی خۆت بخەیتە مەترسیەوە یاخود دڵی دایک بێ باوک بێ کە سوکارت بێ بخەیتە مەترسیەوە کە تۆ بە ڕێگەیەکی نایاسایی کۆچ بکەیت حتا ئەگەر ئەو مەسروفاتی کە لەو ڕێگەیە سەرفەکەی لێرە بۆ پرۆژەیەک یاخود بۆ کارکردنێک دابینی بکەی ئەوە پێچێت ژیانە گۆڕانکاری بەسەرا بێت بەڵام هەر چۆنێک بیڵین پێناچێت گەنجان لە ئێستاە بتوانن قەنەعەتی تەواو بم دۆخە بکەن بۆیە لە ڕێگەم جۆرە سیمینارانەوە هەمیشە کارەکرێت بۆی کە گەنجان ئاگدار بکرێنەوە لە مەترسیەکانی ئەو ڕێگە نایاساییانە بۆ قسەکردنی زیاتر لەسەرم بابەتە هەروەک چۆن بینیشمان لە راپۆرتەکەدا هەردوو هاوکارم بەشدار بوون و زۆر بە چالاکانە کارەکانیانە کرد تا لە ڕێگەی هەم کارەکەی خۆیان و هەم بتوان وەکو چالاکوان و ڕاهێنەرێکیش قسە بۆ گەنجانی دیکە بکەن ئەو شەریەک لە هاوژین جەمال هاوکارمان کە راپۆرتەکەی ئامادە کرد بوو و هەروەها ئێستاش میوانداری دالیا کەمالمان کردووە کە وەکو ڕاهێنەر وەک هاوکاریش لەگەڵمان دەبێت ئەم کاتت باش دالیا بەیانێکی باش ئەمڕۆ جیاواز لە ڕۆژەکانی دیکە ئێمە بەیەکەوە گفتوگۆکەین لەسەر کۆچی گەنجان لەسەر ئەو سیمیناری کە ڕێکتان خستووە سەرەتا پێم بڵێ سیمینارەکە بۆ لەکێوە دەستی پێکردووە بۆ کێیە بە چۆن گەنجان ئاگدارەکەنەوە تا بەشدار بن لەو سیمینارانە سڵاوبیانی باشاژە خۆشحاڵم بۆ بەیانە سەلەسەر پرسێکی زۆر گرنگەکەی نەوێش پرسی گەنجانە دیارە ئەم پرۆژەیە لە مانگی دووە دەستی بەکار کردووە پرۆژەکە لەن سێ ڕێکخراوی نێودەوڵەتیەوە کار دەکات بە وردی تیشکە خاتە سەر ئەو هۆکارانەی کە بۆتە هۆی گەنجان بە شێوەیەکی نایاسایی کۆچ بکەن کە لە ئێستاشدا ئامارەکان زۆر بەرزتر بۆتەوە بەپێی ئەو ئامارانش کە بڵاو کراوەتەوانە دیارە بەراوردیەک هەیە لە نێوان ساڵەکانی 2016 بۆ 2010 تا ڕادێ بەرزە دواتر نزمە بێت و دواتر بەرز دەبێتەوە ئەمەش بۆتە هۆی ئەوەی کە جێی گومان بێ بۆچی ئەم ئامارانە بەم شێوەیە بەرز و نزمیەکە هۆکارەکانی چییە بۆی لە ڕێگای سیمینارەکانەوە ئێمە گوێ لە گەنجان دەگرین تاوەکو ئەوان خۆیان باس لەوە بکەن بۆچی ئەم پرسە هەیە بۆچی ئەوەی کە بەم شێوەیە بەرز بۆتەوە بە تایبەتی لەناو گەنجاندا بەڵێ دالیا لە سیمینارەکە زیاتر چه هۆکارێکە خەنە ڕوو چۆن ئەتوانن ئەو ڕێنوێنیانە یاخود و ڕێنمایانە بگەیەنە گەنجان کەوان لێ بکەن بەڕاستی بڵم قەناعەت بکەن کە لێرە ژیانێک هەڵبژێرن ڕوونەکەنە دەرەوەی وڵات هەتا ئەگەر ڕێگەکە یاساییش نەبێت پێ ناچێت ئێستا لە هیچ شوێنێکی جیهان ئەوەندە خێروخۆشی هەڵڕژابێت کە ئەوان وەبزانن ئەچنە بەهەشتێک ئایا ئێوە بە چ شێوازێک ئەوان تێگەێنن کە لێرە ژیانکردن چۆنە و لەوێش چۆنە سەرەتا ئێمە ڕاپرسیەکەکەین لەناو ئەو گەنجانەی کە بەشدارن چەند پرسیارێکیان لێەکەین ئایا بیری لەوە کرێتەوە کۆچ بکەی ئەگەر بیری لەوە کرێتەوە ئایا بە شێوەی ئاسایی یاخود بە شێوەی نایاساییە هۆکارەکەی چییە بە چ میکانیزمێک ئەتوانین ڕێگری لێ بکەین ئەگەر بینە سەرەوەی کە هۆکارەکەی چی بووە زۆربیان بۆ هەیە گەڕێنەوە کە لە ئێستا بەڕادەیەکی بەرچاو بۆ چاولێکەری دەگەڕێنەوە بە تایبەتی لە ناو گەنجاندا و هەروەها بۆ میدیاکانی دەگەڕێنەوە کە بەشێک لە میدیاکان بە شێوەیەکی گشتی کا لەسەر شێواندنی هەرێمی کوردستان و جوانیەکانی هەرێمی کوردستان دەکەن و ئەمەش بۆتەوەی کە گەنجان بێئومێد بن بە تایبەتی لە هەمان کاتدا وێنەیەکی ناڕاست لەسەر ئەوروپا بڵاو دەکەن ئەمەژێکێکی دیکەیە لە کێشەکان بۆیە ئێمەش وەکو میدیاکار دەمانەوێت بەوردی کا لەسەر ئەوە بکەینەوەوانێ بە تایبەتی ئەو شێوانەی هەرێمی کوردستان ئەو دەستکەوتانەی کە لە هەرێمی کوردستان ئێستا هەیە ببیندرێتەوانێ
بەڕاستی نامۆبوونی گەنجان بە وڵاتەکانێکێکە لەو کێشانەی کە نەک تەنها ئەرکی ڕێکخراوەکانە بەڵکو ئەرکی سەرجەم لایەنە پەیوەندیدارەکانە بە شێوەیەکی ورد بە پلان کاری لەسەر بکە بە تایبەتی کاتێک کە بینین ئێمە گەنجان هیچ شتێکی ینی بەڕادەیەکی گشتی هیچ شتێک و هیچ دەستکەوتێک لە هەرێمی کوردستانان نابینن کە ئێمە زانین لە ئێستا هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی استراتیژیوانەیە چەندین بنەمای دیکەوانێ پانگاوی گرنگەیە بۆیە ئێمامانەوە لە ناو سیمینارەکانە بە تایبەتی کار لەسەرەوە بکەین کە بە شێوەیەکی نایاسایی چۆن ئەگوزارێ و چۆن مامەڵە بە ئینسانەکانەوە ئەکرێت لەلایەن قاچەقچیەکانەوە و تەنانەت هاشە ئەمەوێ باستەوە بکەم کە بۆ نمونە لە نێوان سنووری یۆنان و هەروەها تورکیا چکە لەوەی کە ئەمانە دیپۆرت دەکرێنەوەوانێ دەنێڕێنەوەوانێ سوکایەتێکی زۆریان پێکرێن بەپێی ئەو راپۆرتانەی دەستگای لووتکە بۆ کاروباری پەنابەران بڵاوی کردوتەوانێت تەنها لە مانگی یەکدا 21 پەنابەری هەرێمی کوردستانیان گەڕاندۆتەوە و لە نێوان گەڕانەوەکانیانە بۆ نمونە بە شێوەیەکی زۆر مرۆڤانە مامەڵەیان پێوە کردوون و لە کەشێکی زۆر ساردا هەمویان جلەکانیان لێداکەندون و دواتریش لەو 21 دوانزەیان لە سەرمایە ڕەبۆتەوە ئەمە مەترسیدارە تەنها ئەوە نییە تۆ ڕەنگە بمری بخەنچی ئەمانە نییە جگەلەوەی کە سوکایەتێکی زۆر بەشکۆی مرۆڤایەتی وەکری لەنێو ئەو سنوورانە ئەمە جگەلەوەی کە ئەگەنە ئەوێ ئەو شوێنی کە ئەیانەوێ وەڵام نادرێنەوانێ دووبارە لەوێژ مەترسی گەڕانەوەیان بۆ ئەو خاکە هەیە کە تێیدا هاتوون ڕاستە دالیا کەسانی بە ئەزمونتانتیایە بۆ نمونە لەو گەنجانە خۆی ئەو ڕێگەی هەڵبژار دەبێت دواتر گەڕابێتەوە بە هەموو ئەو قۆناغە مەترسیدارانەیە تێپەڕی بێ و ببێتە نمونەیەک تا ئێوە پیشانی گەنجانی دیکەی بن ئێمە خۆمان هەوڵین ئەو ستۆریانە بدۆزینەوە بۆی کاتێک کە زیاتر ئەچێ ناو پانێڵ و سیمینارەکانەوە نمونەیەکی بەرجەستەمان هەبێت تاوەکو ئەوان بتوانن لە ڕێگای ئەم نمونەوەی گوێی لێ بگرن بە شێوەیەکی واقع نەک تەنها بڵێن ئەمانەی کە ئێمە پێشکەشەکەین لە چوارچێوەی قسە و قەنەعەتە بەڵکو نمونەیەک ستۆریەک چیرۆکێکی بەردەستمان هەبێ ئەم چیرۆکە خۆی باس لەوە بکات چی بەسەر هاتووە لە ڕێگاکان لەو چوارچێوەیەشدا هەر جارە و ستۆریەک ئامادە دەکەین ئەگەر ستۆریەکە خۆی ئامادە نەبێ کە سوکاری ئەو کەسە خۆی ئاماژەی پێبات بەداخەوە زۆربەی و کەسانی کە گەڕێنراوەنەتەوە بۆ شێوەیە سەربارێکی ناتەندروستی ناجێگیری دەرونیدان بۆیە هەوڵەین لە ڕێی کە سوکاریانەوە بەیان بە شێوەی ڤیدۆ بێت ئەو ستۆریانە بخەینە ڕوو تاوەکو زیاتر گەنجان باوەڕ بۆ بکەن لەو ڕێگایە چۆنە بە دڵخۆشیەوە دواتر دوای سیمینارەکان کە ئێمە بۆ چۆنی گەنجەکان وەرەگرین تا ڕادێکی باش قەنەعەتیان بەوە کردووە کە بنە هەرێمی کوردستان ئەو شوێنەیە کە ئەتوان خەونەکانی تێدا بێنەدی چونکە هەمان ئەو ئیشانی کە لە ئێستا لە هەرێمی کوردستانەیە و گەنجان ناچن بەلایە دواتر کە ئەگەنە وڵاتێکی دیکە دەبێت ئەو ئیشانە بکەن کە لە هەرێمی کوردستانیان کرد باشە دالیا ئێمە لێرەوە کە قسە لەسەر ئەم بابەتەوان هەبێت و لێرە نەبێت بەڵێ ئێستا کە ئێمە لەسەر ئەم بابەتە گفتوگۆکەین بێگومان ئێوە سیمینارەکانتان چڕ کردوتەوە بە گەنجانەڵێن گەنجان پرسیاریەوەیان لا دروستە بێ باشە ئەگەر ئەم ڕێگەی یاسایی ئەگەر ئەم ڕێگەیە نەبێت کۆچ بکەین ئایا چ ڕێگەیەکی ترتان پێەیە بۆ ئێمە واتە ئێوە لە ڕێگەی سیمینارەکانەوە کە مەترسیەکانیان پیشانێن هیچ بەدیلێکی کە هەیە بۆی ئەو گەنجە قەنەعەت بۆ بکات کارێکی تر بکات یاخود ئێوە ئەتوانن دەرفەتێکی پێبن لە ڕێگەی ئەو ڕێکخراوە مرۆیانەوە بێ لە ڕێگەی ڕێکخراوەکانی یاخود کەرتی تایبەتەوە بێ بتوانن ژیانێکی دیکە ڕێگەیەکی دیکەیان بۆ بکەن بە دەرفەت تا بتوانن لەوێ کار بکەن و بژێوی ژیانیان پیا بکەن هاشە ئەمە باس لە خاڵە بکەم و چارچەوەی کە تۆ باست کرد یەکێک لەوانە گەنجان ئاگاداری ئەوە نین کە چەندین سنتەر و ڕێکخراو بە تایبەتی لە ناو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە ئێستا کا لەسەرواکەن کە گەنجان هۆشیار بکەنەوە لەسەر ئەوەی کە چەندین لینکی تر هەیە ئەگەر گەنجان بیانەوێ کۆچ بکەن بە شێوەیەکی یاسایی کۆچ بکەن و هەر یەکە لەم ڕێکخراوانەی کە ئێسێمە کاریان لەگەڵدا دەکەین ئەمان فۆرم و لینکی تایبەتیان هەیە بۆ گەنجان تەنانەت ڕقمی تایبەتیان بڵاو کردوێتەوە تاواکو بتوان گەنجان خۆیان پەیوەندیان پێوە بکەن لەنێو ئەو لیستی کە دایان ناوە کە ئێمە ئەیین بە گەنجان ئەوەیە کە
سایتی تایبەتێ بە گەنجان ئەتوان ئەو سایتە پڕکەنەوە بۆ منە ئەگەر تۆ خولیای ئەوە تێ بچیتە دەرەوەی وڵات لە ڕێگای ئەو سایتانەوە هاوکاری تەکرێ هۆکارەکانە لێ پرسێ پاشان ئەوان ڕێکارەکانە بۆ گرنەبەر هەم ڕێکخراوی CDO هەم ئەو دووڕخراوی دیکە کە ئەم دووڕخراوە لە ناوەڕاست و باشووری عێراق کار دەکەن بە وردی ئەوانش لەگەڵ گەنجانی پارێزەکانی دیکەی عێراق کار دەکەن ئێمە زیاتر جەختمان کردوتەوە سەر هەرمی کوردستان جگەلەوەی لە ناو پارێزەکان کار دەکەین لە ناو قەزا و ناحیەکانیش کار دەکەین. زۆر باشە دالیا کەمال بە هیوام کە بەردەوام بن ماندوو نەبن هەمیشە سەرکەوتوو بن سوپاس پێم خۆش بووکەم بەیانێ لەسەر تەوەرێکی ئەوها گرنگ بەیەکۆ گفتوگۆمان کرد بە هیوانەوەی کە بەردەوام بن وە گەنجانیش ئەو ڕێگە نایاساییە نەگرنەبەر بتوانن ئەو قۆناغە سەختانەی هەریەک لە من لە تۆیان لە گەنجانی تر بڕیومانە و گەیشتوینەتە و ئاسێکە خۆمان هەوڵ دێن ئەوانیش بە هەمان شێوە هەمیشە ببنە نمونەیەکی جوان. سپاس دالیا. سپاس ئاژەگیان سپاس بۆ تۆ. پاقلە یەکێکە لەو خۆراکانەی کە زۆر سوود بەخشە وزێکی زۆری تیا یاخود زۆر جار لە ڕێگەی سوودەکانیەوە توانین بۆ چەندین بابەت یاخود پرۆتینە چۆنە باسیەکەین کە بە سوودە بەڵام بە شێوەیەکی تر ئێستا هاوڵاتیان سەریان کردوتە سەر خواردنی پاقلە ینی بۆ شێوەی ناجاران ئاسایی ئەکوڵێنرا بە کەمی و ئەخورا ئێستا بە تایبەت شەوان لەسەر شقامەکان بە شێوازێکتر ئەم پاقلێ ئامادەکرێ و هاوڵاتیانی زۆر زۆریان هەستێتی ئەوش سوورەکرێتەوە و لەگەڵ چەندین مادەی تر تێکەڵەکرێ زۆر جار کەچە بوو سۆسەچ و یاخود سۆسی تایبەتی پیاکەن بۆی کە ترش و تامەکەی بگۆڕێت و بۆ زەیتەش کە بەردەوام پێی سوورەکرێتەوە بۆیە پزیشکان زۆربیان هۆشداری دێن لە خراپیەکانی لە مەترسیەکانی چونکە بۆ تەندروستی خراپە و مەترسیەکانی خواردنی ئەم خۆراکە بە شێوەیەکە کە ئەگەر سوور کرابێتەوە کاریگەری هەیە لەسەر قەڵاوبوون و لەسەر نەخۆشیە درێژخایەنەکان بەهۆی ئەو زەیتەی کە بەکار هاتووە و چەند جارێکیش بەکارە هێنرێتەوە بۆ ئەوەی کە پاقلەکەی پێسوور بکرێتەوە بەڵام زۆر خۆشیشە با ئەوەنە لە بەر چاوتان نەخەمەتوانن لە ماڵە خۆتان ئامادەیکەن چونکە چێژی زۆرە بەڵام کێشەکەوەیەکە بەو زەیتە زۆر ماوەیە یاخود زۆر ئەمێنێتەوە دووبارە بەکاریهێننەوە. ماوەی 12 ساڵە بە ئارەبانەکەی لە ناو شەقامەکانی هەولێر پاقلە دەفرۆشێ. بەشدار پێشتر تەنیا پاقلەی کوڵاوی دەفرۆشت. لە بڕواژدا پاقلەی کوڵاو نەگمە ترسینی بۆ تەندروستی مرۆڤ بەڵکو پێشی وایە چەندین سوودیشی هەیە. ئەو دەڵێ چەند ساڵێکە هاوڵاتیان بە تایبەتی لە شەوان و درەنگی شەو دوای خواردن دێن و داوای پاقلەی سوورکراوە بە ڕۆن دەکەن. ئەگە ببرژێنی باشنێ بە من لولایانی تەندروستەکەی بە کورایەکەی بخۆی زۆر مشکلینە هیچ مشکلینە بە من باشترە دائما عەزل ئێستا دائم خەرگ عەزیلی زۆر کەمەولایان بە بارات و شتیوالا بەس ئەلەگەر لە ڕۆی تەندروستیەوە بێ بە پاقلەکەی ئێستا ئەوا باشترە بە من بەس خەرگ زۆر داوای دەکا عەزیلیە و دائم عەزیان لێ زۆر کەمەوە باراتان نەما هەیە ئەنواعی لێیە بیبەر و بارات کات شەب و کاریا عەزیان لێ خەرگ داوای دەکەن. پزیشکێکی تایبەتی خۆراک و تەندروستی سوورکردنەوەی پاقلە بە مەترسی ناو دەبات ئەو بابەتەش پشتڕاست دەکاتەوە. ئەم پزیشکە داوا دەکە هاوڵاتیان ئاگاداری تەندروستی خۆیان بن و هەموو شتێ نەخۆن کە زیانیان پێدەگەێنێ. بە گوتەی ئەم پزیشکە بەشێ لە هاوڵاتیان بیر لە تەندروستی خۆیان ناکەنەوە لە داهاتوودا کێشیان بۆ دروست دەبێت. بە سادەیی سوودی زۆر زۆرە سەرچاوی زۆر باشی و گرنگی پرۆتینە لەگەڵ ڤیتامین و کانزاکان بەڵام بەو شێوازەی کە لێرە بەکاری دێن و لێرە با بڵێن لەسەر عاربانەکان یان لە زۆر شوێنی تر هەیە کە زەیتی بۆ ئیزافات بۆ زیاد دەکەن یاخود هەندێک جار گۆشتی بۆ زیاد دەکەن بەڕاستی ئەمە شێوازێکی ناتەندروستە لەبەرچی لەبەر ئەوەی بڕی ئەو وزەی کە تێداتی لە شێوازی کیلۆ کالۆریەکە زیاد دەبێت ئەمەش دەبێتە هۆی قەڵەوبوونی مرۆڤەکان و ئەگەری توشبوون بە نەخۆشیە درێژخانەکان زیاتر دەکات لەبەر ئەوەی بڕێکی زیاتر لە وزەی پێویستمانە دەیخۆین کەواتە ئەگەری توشبوون بە نەخۆشیە درێژخانەکان بۆ نمونە شەکرە جۆری دوو بۆ نمونە بەرزبوونەوەی فشاری خوێن یاخود نەخۆشیەکانی دڵ جەڵتای دڵ و مێشک زۆر زیاد دەبێت و هەروەها بیرمان نەچێت زیادکردنی ئەو گۆشتی بڵێن قوت و کراوانە ئەمە مەترسێکی زۆر گەورەی لەسەر تەندروستی.
پاقلەی سوورکراوە بە تێکەڵاوکردنی چەندین جۆر بەهارات تام و بوون و چێژی تایبەتی خۆی هەیە. ئەگەرچی زیاتر هاوڵاتیان لە شەوانی سارد و وەرزی زستان پاقلە دەخۆن، بەڵام هەندێک جار ئەو پاقلەیە ئەوەندە سوور دەکرێتەوە دەگاتە ئاستی سووتاندن و بەکارهێنانی زەیتی کوالیتی نزمیش بەهای خۆراکێکی پاقلەکە لەناوتمان. ئەمەش ڕێژەی سوودەکانی پاقلەکە زۆر کەم دەکاتەوە و دەبێتە مەترسی بۆ چەندروستی. هێرۆمۆلودی کوردستان 24 هەولێر. هەرچەندە پاقلەوە کووتم خواردنێکی زۆر بەسوودە و زۆریش خۆشە، بەڵام بەم شێوازە سوورکردنەوەی با کەمێ قسەی لەسەر بکەین بزانین ئایا زیانەکانی چییە سەرڕایەوەی کە زۆر بەمان حەزمان لێتی و چێژی لێبینین بەو شێوازە و بەو جۆرە سوورکردنەوەیە، بەڵام با ئاگداریش بین لە زیانەکانی. بۆ ئێمە میوانداری سەلار سەلاممان کردووە کە شارەزای خۆراکە. بەخێر هاتی خاتە سەلار، بانیت باش، بانێکی سپاس. سەلار خان ئەوەکو ئاماژەشمان پێکرد پاقلە سوودی زۆرە. جیا لەو شێوازەی کە سوورەکرێتەوە سوودەکانی پاقلە چۆنە و بۆچی باشە، چۆن بخورێت باشە؟ باشە. پاقلە یەکێکە لەو خواردنانەی کە پڕە لە ڕیشاڵ و پرۆتین و ڤیتامین و کانزاکانی وەکو مەنگەنیزە، مسە، فۆلێتە و چەندانی دیکە. و چەندین سوودی تەندروستیشی هەیە. بۆ نمونە ئاستی ئاسن لە خوێندا بەرز دەکاتەوە کە وەشوا دەکات نیشانەکانی کەم خوێنی کەم ببێتەوە لە ڕێگەی وەرگرتنی ئاسنی تەواوە. و بچکە لەوەی بەهۆی ئەوەی کە ڕێشاڵی تواوەی تێدایە وا دەکات لەژ لە کۆلیسترۆڵ پاک ببێتەوە، چونکە ئەو جۆری ڕێشاڵەوە دەست نیشان کراوە کە دەبێتە هۆی نزمکردنەوەی کۆلیسترۆڵ لە خوێندا. وەکو باسم کرێکێک لە پێکاتەکانی بریتە لە فۆلیت کە زۆر گرینگە بۆ ئافرەتانی دووجیان، وا دەکات کە لە چەندی کێشەی تەندروستی پارێزراو بێتن. و ئەو کەسانەی کێشەی پەستانی خوێنیان هەیە دەتوانێت سوودی لێوەگرێت بەهۆی ئەوەی کە هەردوو کانزای مەگنیسیۆم و پۆتاسیۆمی تێدایە، وا دەکات لولەکانی خوێن خاو ببێتەوە، بۆش وا دەکات پەستانی خوێنی نزم ببێتەوە. و ئەو خواردنانێک کە ڕیشاڵ و پرۆتینی زۆر تێدایە دەتوانێت سوودی لێوەربگریت بۆ دابەزاندنی کێش. ئەوانە بە شێوەیەکی گشتی سوودە تەندروستەکانی پاقلەنە. باشە. بە چه شێوازێک ئێمە توانین سوودمەند بین لەم سوودانای پاقلە، یاخود بە چه شێوازێک ئامادە بکرێت لای خۆمان ئەکرێ بە شلا یاخود بە کوڵاوی، بە چه شێوازێک باشترە؟ شێوازەکانی ئامادەکردنی پاقلە کاریگەری زۆری دەبێت لەسەری. باشترین شێوازەکان کوڵاندنە و شێوازێکی دیکەمان هەیە پێی دەوترێت ستیر فراینگ، واتە سوورکردنەوە بە ڕوونێکی کەم بۆ ماوەیەکی کەم و پلەی گەرمیەکی نزم. ئەو شێوازەش بەیەکێک لە باشترین شێوازەکان دادەنرێتن، چونکە زۆربەی ئەو ڤیتامین و کانزانەی کە تێدایەتی وەکو خۆی دەمێنێتەوە، واتە لەناو ناچێت یاخود بە فێڕۆ ناچێت. باشە. ئەمە هەم سوودەکانی پاقلە بوو هەم شێوازی ئامادەکردنەکەی بۆ ئەو سوودانەمان پێ بگات. ئەگەر پێچەوانەکەی باس بکەین چۆنە؟ زیانەکانیشی لە ڕێگەی ئامادەکردنەکەی دەبێتە هۆی زیان، بۆ منە سوورکردنەوەی پاقلە لەناو ڕوونێکی زۆر باشە، وا دەکاتن ئەو ڕوونە زۆ گەرم دەکرێتن، پلەی گەرمێکە بەرز دەکرێتەوە. لە ئەنجامی ئەو پرۆسێژ پێکاتی کیمیایی ڕوونەکە دەگۆڕێت، دەگۆڕێت بۆ چەوری ترانس. لێرە دەمێت باسی چەوری ترانس بکەم کە ئەو جۆرە چەوریان کاتێک کە خواردنێک سوور دەکەیتەوە یەکەم هەنگاو ئەوەیە کە ڕوونەکە گەرم بکەیت، باشە واتە پلەی گەرمی چەوریەکە بەرز دەکەیتەوە. و لە ئەنجامدا پێکاتەکەی کە گۆڕا دەبێت هۆی ئەوەی کە چەندین کێشەی تەندروستی دروست بکاتن. بۆ نمونە مەترسی بۆ چەند نەخۆشیێک زیاد کەوکو نەخۆشیەکانی دڵا، شەکرەیە، شێرپەنجەیە و لە هەمووی زیاتر کاریگەریەکی گەورەی هەیە لەسەر قەڵەوەی. ڕاستە. باشە. ئێستا خەڵک زۆریان حەز لەو شێوازەیە. زۆر جاریش خواردنەکان خۆشن بەو شێوازەی کە سوور بکرێتوانە. بۆی کە بە شێوەیەکی تەندروست بیخۆن چی بکەن؟ ئەتوان لە ماڵەوە بە هەمان زەیت سووری بکەنەوە بەو شێوازە یاخود چۆن بیکەن؟ وەکو باسم کرد دەتوانانی لە باتی زەیتی زەیتون بەکاربێنین یاخود زەیتی گوێزی هیندیە، زەیتی ئەڤۆکادۆیە و بە ڕێژەیەکی کەم هەتاوەکو ئەو ڕوونە کەمتر گەرم بکرێتن زیانەکەی کەمتر دەبێتەوە، چونکە ڕێژەی ترانسفاتەکە چەوری ترانسەکە کەم دەکەیتەوە. چەند ئەو ڕێژەیە کەمتر بێ مەترسەکانیشی کەمتر دەبێتەوە. باشە. زۆر بەمان بیستماناڵن پاقلە خوێن دابەزێنێ. ئەمە ڕاستە؟ یاخود زۆر جارڵەن ئەوەندە پاقلە مەخۆن لە بەرەوەی خوێن ڕوونەکاتەوە.
ئەمە تا چەند لە ڕووی پزیشکیەوە ڕاستە خۆی فۆلێتی تێدا و ئاسنیش تێدا وەکو باسم کرد کەوانە هەردووکیان یارمەتی دەدات کە ڕێژەی خوێنی بەرز بکاتەوە بەڵام کاتێک کە سوور دەکرێتەوە ناو ڕوون ئەوە کۆمەڵک پێکاتێک کیمیایی لەناو ئەو پاقلەیە لە ناو دەچێتن وا دەکات کە سوود لەو ئاسنی ناوی وەرنەگیرێتن ئەمەشوا دەکاتن سوودەکەی کەم کاتەوە بەڵام وەکو کەم خوێنی نا بە شێوەیەکی تەندروست بەکاری بێنێ سوودی زۆریش باشە. ئەمە هەر پاخلە نییە کە زۆر جارە بینین وەک فاستفود یاخود لەسەر شەقامەکان گەنجان زۆریان حەز لێ هەر بەگشتی خەڵکیش حەزی لێتی چەند جۆرێک خواردنی دیکەش هەیە گەنمە شامێ بینین بە چەند شێوازێک بە کوڵاوی و یاخود لەسەر ئاگری برژێنن یان پەتاتە بە هەمان شێوە ئەم خواردنانە کە لەسەر شەقام ئەفرۆشرێ یاخود لە دوکانەکان سوودەکانی ماوە یاخود زیانیان زۆرترە بێگومان ئەوەش هەر دەگەڕێتەوە سەرەوەی کە بە چ شێوازێک ئامادەیان دەکەیت چونکە شێوازی ئامادەکردنەکە کاریگەری لەسەر تەندروستی دروست دەکاتن بۆ نمونە گەنمە شامی خۆی خواردنێکە کە سوودی زۆرە پڕە لە ڕێشاڵ بەڵام کاتێک کە ڕێژەیەکی زۆری لێ دەخۆیت وا دەکا قەڵەو ببیت باشە یاخود دەتوانی بە شێوازێکی تەندروستتر ئامادەکەی کە ڕێژەیەکی باش لە بەهارەتەکان بەکاربێنی بەڵام بۆ کەسانێک کە حساسیان هەیە یا خود کێشی قۆڵۆنیان هەیە باشترە خۆیان لێ بەدور بگرێت دەتوانی بە زیادکردین چەند بەهاراتێک سوودەکەی زیاتر بکەیت چونکە وا دەکا خواردنەکە کەمتر بسووتێت کە کەمتر سوودە کەمتر زیانی دەبێتن باشە بەگشتی خواردنە فاستفودەکان چه زیانێکی ئەکرێ ئەمە خۆمانی تەواو لێ بپارێزین و نەیخۆین خواردنی فاستفود دەگەڕێتەوە سەر هەر هەمان جۆری چەوری کە چەوری ترانسی تێدا زۆرە و پێویستی لەشی ئێمە بوو ئەو جۆری چەوریە 0 گرامە واتە بە هیچ شێوازێک ئێمە پێویستمان بۆ جۆری چەوریە نییە کاتێک کە دەیخۆی دەبێتە هۆی نەخۆشی دەتوانین کەمی بکەینەوە یاخود بە شێوازی تەندروست بەکاری بێنین بەڵام نەک بکەینە شێوازێکی شێوازی ژیانمان کە هەموو ڕۆژێک یاخود دەتوانین 2 مانگ جارێک بەشێکی کەمی لێ بخۆی ڕێژەیەکی کەم و هەروەها ماوەکەشی زۆر بێتن باشە خواردنە فاستفودەکان تا چەند زیانی هەیە و تا چەند کاریگەریە لەسەر قەڵەو بوون ئەکرێ ئێمە تەواو خۆمانی لێ بپارێزین یاخود ئەتوانین لە ماڵەوە خۆمان بەکاری بێنین واتە زیانەکانی بەهۆی ئەوەیە کە لە دەرەوە ئەخورێت و بۆ ڕۆنە چەند جارێک بەکارهێنرێتەوە یاخود ئاسایی ئەگەر لە ماڵە خۆت بە شێوەیەک تەندروست ئامادەی بکەیت خۆی خواردنی فاستفودەکان ئەگەر تەمەشایان بکەی هەمویان ڕێژەیەکی زۆر لە چەوری ترانس بە شێوەیەکی سروشتی تێدایە باشە لە توێژنەکان ئەوەیان پیشان داوە کۆمەڵی کەسیان هێناوە توێژنوەیەکە نەسەر کردووە کالۆریان زیاد نەکردووە تەنها ڕێژەی چەوری ترانسیان زیاد کردووە بینویانە کە ئەو کەسانە چەوری سەرزگیان زیادی کردووە کەواتە ئەو جۆری چەوری کە لە ناو ئەو خواردنانە هەیە دەبێتە هۆی قەڵەویت و دەبێتە هۆی چەندین نەخۆشی درێژخایان وەکو پستانی خوێنە شەکرێ و نەخۆشەکانی دڵ و شێرپەنجەکانش ڕاستە بە دەرفەت ێزانم هەندێک پرسیاری تر لێ بکەم جالەوە خواردنانە خواردنی ئیندۆمی یاخود ئەو نودڵسێک کە ئێستا خەڵک زۆر حەزی پێێتی ئەوی خوا بە تایبەت مناڵان و لەگەڵ چپسیش ئەمانە تا چەند تەندروستن و تا چەند کاریگەریان هەیە لەسەر هەم تەندروستی منداڵ هەم گەورەکانیش شێوازی دووبارە ئامادەکردن و پاکێجکردنی ئەو خواردنانە هەموو کاریگەری لەسەر تەندروستی دەبێتن باشە مەسەرەن چپسە یاخود ئیندۆمیە کە پێکاتەکانیان کاریگەری لەسەر دروستکردنی خانەی شێرپەنجە لە لەشمان دەکاتن ئەوانە هەتاوەکو بکرێت دووری بخێتەوە و کاریگەری لەسەر هۆرمۆنەکانیش دەکاتن وەکو هۆرمۆنی گەشەیە هۆرمۆنی خواردنە وا دەکات ئەو منداڵە شەهیە خواردنی کەم ببێتەوە واتە حەزی بۆ خواردن نەمێنێت ڕاست باشە چونکە کالۆریز تێدا زۆرە ئەو کەسە هەست بە تێری دەکات بەڵام لەگەڵەوەشدا هیچ مادەیەکی خۆراکی بەدەست نەهێناوە ڕنمایی تۆ چییە بۆ بینەر و بیسەرەکانمان کە خواردنەکانیان هەر لە خواردنی بەیانی و نیوەڕۆ ئێوارە و شەوانیش درەنگ چ جۆرە خواردنێ بخۆن و تا چەند گرنگی بە کاتی خواردنەکانیش بن گرنگە کە لە کاتی ئامادەکردنی خواردندا ئەو ڕوونەی هەڵی دەبژێرن باشترین ڕوونەکان هەیتمان زەیتی زەیتونە زەیتی ئەڤەگادۆیە گوێزی هندی ئەوانە بەکاربێتن لە باتی زەیتی گوڵە بەڕۆژ باشە ئێستا ببوورە لێرە ئەگەر یەک تۆز داد بڕێنم ئێستا لەوانەیە زۆرێک لە هاوڵاتیان بڵێن ئەو تام و چێژەی نابێ ئەگەر بە زەیتی گوێزن بیکەین یاخود بە زەیتی زەیتون چی بکەنەوە کاتە دەتوانانی بە زیادکردنی بەهاراتە خواردنی دیکە هەروە خوێش کەم کێوە ئاگاداری ئەوە بین بەهاراتکە وەکو سیرە یاخود زەردەوە چێ بەکاری بێنیت تامەکەی
باشتر دەکات لەکە هیچ تامەکی نەمینێت. خواردنەکان بەگشتی پاخلەمانیەکان لە چ کاتێکا بخورێن باشە؟ پاخلەمانەکان دەتوانانی وەکو ژەم بیخۆیت، دەتوانانی وەکو سناکیش بیخۆیت لە بینی ژەمەکاندا. دوو کاتژمێر سناکەکان دوو کاتژمێر پێش ناخواردن بێ یاخود پاشی تەندروستترە، بەڵام خواردنی درەنگ لە شەو بە هەموو شێوەیەک کاریگەری خراپی لەسەر تەندروستی. باشە لە کاتژمێر چەندەوەی تر دابڕن لە خواردن؟ دوو کاتژمێر و نیو پێشەوەی بخەوی کۆتا خواردنت بێ کۆتا ژەم یاخود آخر ئەستەلارخان زۆر جار هاوڵاتیانی ئێمە کاتژمێر دووشەوە خەون، ینی ئاساییەتە 12 شەو نان بخوات؟ ئەویان نەخێر دەتوانانی وەکو سناکێکی بەسیت ئەو کەسە مەسەرەن وا هەیە شەکرەی نزم دەبێتەوە، دەتوانێت شتێکی وەکو سناک بخوات نەک ژەمێکی ڕێزی بخوات. ڕاستە. زۆر سپاس بۆ تەواوی ڕێنماییەکانت بە هیوای تەندروست باش بی، سپاس بۆ ئەوەی کە میواندارێکت قبول کردن بەخێرهاتن. سپاس. لە سەرەتای پرۆگرامەکە باسی بابەتێکم کرد کە چیای جاوایە چونکە لەگەڵ هاتنی وەرزی بەهار ئەم چیایە کاکەوێتە باشووری دووهۆک وەک شوێنێکی گەشتیاریە ناسێنرێ پڕە بێت لە خەڵک و هاوڵاتیان بۆ بەسەربردنی کاتی خۆش ڕووی تێیەکەن. هاوڵاتیان داواکەن کە لەگەڵ هاتنی وەرزی بەهار ناوچە گەشتیارەکانیش بپارێزرێن. ئەمە هەر خۆشیان داوایەکەن و زۆر جاریش هەر هاوڵاتیان ئەبنە هۆی شێواندنی ژینگە و ئەو سروشتە جوانانە. فاخر خودانê kafyekiye li ser çiyayê zawa. Zêdetirî 8 salaya û ew li vî cihî kar dike. Çê dwerzê zivistanê da yan jî dwerzê havînê da. Got berdewam ji ber dîmenên ciwan yên bajarê dihok xelk qesta çiyayê zawa dikin. Faxir dibêje her ji demê wî dest bi kar kiriye li vî çiyayî. Her sal rêjeya kesên seredana çiyayê zawa dikin zêde dibe. کاری ما کافی نه الچایزا و ام وری هنده تشتا پیشکشی خلق خود کین وکی تشتید گرم بیجم چاو نسکاوی تشتید وصانه باقلیات نو کنو تو ارزه هاوینه دا ام مشویات و اواد خارناجی ام سرزیدت کین وکی دیف خلقه که بارا پیتر هاوینه تید ارزه شولیا راستی چمکو کافیت ما وکیری نه Ji geştiyaran xelkê bajar bi xwe jî berdewam seredana çiyayê zawa dikin û taybet dwerzê bihar û havînê da gokeş û hewakî hûn heye û hebûna van kafeyan cihê rûniştina xelkê xweştir kiriye. Ez xelkê Bexdayê me lê ev 15 salin ez li dihokê me bi rastî çiyayê zawa cihekî gelekî xweş e bi rûniştinê berdewam têm vê cihê digel hevalên xwe yan digel xêzana xwe demekî xweş diborînin dîmenên vê cî jî gelek ciwanin taybet di werzê buharê de dihok hemî li pêş çavên me ye. Çiya zawa cihekî geştiyarî gelekê xweş e ne bes siyahî û ne bes bû xelkê bitîne ama bû hemî erda têne vêrê cihekî meftûha û hema çi etla bît ama em û hevalên xwe têne vêrê saetek du saetek û çîne ve. Çiyayê zawa dikeve başûrê bajarê dihokê û wek cihekê geştiyarî tê naskirin û ji herdû aliyan ve beşeka zêde ya deverê dihête dîtin û xelk bo geşt û seyran û bîreweriyan jî qesta vî çiyayî dikin. Hevrist Recep, Kurdistan 24 Dihok. وردە وردەکە نزیکە بینەوە لە وەرزی بەهار ئیتر زۆربەی خواردنەکان و شوێنەکان ئارەزووی زیاتری لەسرە بێت بە تایبەت خواردنی ماسی کە ئیتر دەمە و بەهارێت خەڵک بۆ سەیران زۆر ئامادەیەکەن و زۆریش حەزیان پێێتی. بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان بێگومان بۆ پەرەپێدان بە بەرهەمی ناوخۆ بە تایبەت سامانی ماسیش لە ڕابردوودا بە سەدان پرۆژەی خستۆتە بواری جێبەجێکردنەوە بۆی بتوانین خۆمان بەرهەمی ماسیمان زۆر بێ و لە دەرەوەی هێنین هەڵبەت بۆ ئامانجی کە بەرهەمی خۆماڵی پێداویستی ناوخۆکان بڕبکاتەوە بە تایبەت لە سامانی ماسی وەکوتم. بۆ ئەمەش وەزارەتی کشتوکاڵ ڕێکاری جۆراوجۆری گرتوۆتە بەر بۆ پاراستنی ئەم سامانە. لەم چوارچەوەیە لەگەڵ قەدەغەکردنی ڕاوی ماسی بە بۆنەوەی کە وەرزی گەرادانانیەتی ماسیەکان لەم وەرزەدا زیاکەن گەرادانن بۆیە قەدەغەی ڕاوکردنیان ڕاگەاندراوە و بڕیارە قەدەغەی هاوردەکردنیش دراوە. بەمەش تەنیا بەرهەمی ماسی پرۆژە ناوخۆیەکان لە بازاڕەکانە هەیە واتە و پرۆژانەی کە هاوڵاتیان خۆیان پەروەردەیەکەن ماسیەکە و
دێکەنە بازارەوە هەم لە دەرەوە قەدەغەیە هەم ڕاوکردنیشی قەدەغەیە چونکە ئێستا ماسی گەرادانێت و زیاد دەکات. وەزارەتی کشتتوکە لە ڕێگەی جێبەجێکردنی کارنامەی کابینەی نوێمی حکوومەت یارەمی کوردستانەوە دەیەوێت بە جۆرێک پەرە بە سامانی ماسی بدات کە پێویستی ناوخۆ پڕ بکاتەوە. شاخەوان یەکە لە خاوەن پرۆژەکانی بەخێوکردنی ماسی و دەڵێت فرۆشی ماسی بەراورد بە پێشووتر زیاترە و ئەو جۆرە ماسیانە خواستیان لەسەرا کە لە ناوخۆ بەرهەم دەهێنرێن. جۆرانە کە لە هەولێر بەڕغبەتە دەڕوە چەند جۆرەکە شەبوتە گەتانە بزە بنیە ئەوانە زۆری باشن بە تایبەتی ئێستا کار بکات چکە لە بۆری فرێشە زندیە بە زندیاتی لە هەولێری دێ و دەڕوە ئەوە زۆر باشە ئەو نوع جۆرانە ئێستا بە حەم ناوە خۆمانە ئێستا شەبوت گەتان ئەوانە بەزی خۆمانە لە دەرەوە هاوردە ناکرێت گەتانە بزە بنی ئەوانە ئی خۆمانە بەڵام کار بکە ئێستا کاربەکە تۆزێکە سەهز دەکەن لە سعد لە بازاری زۆر گران بۆ لەوەی پێشتر لە ئێراندا ئێستا لە ئێران مەمنوع کرایە نایەتن بەزی خۆمانە. بەپێی ئامارەکانی بەڕێوەبەرایەتی سامانی ماسی لە وەزارەتی کشتتوکاڵ پرۆژە ناوخۆیەکان لە 165 پێداویستی ناوخۆ پڕ دەکەنەوە بەشەکەی دیکەش لە وڵاتانی دراوسێ هاوردە دەکرێت. بە پێی باری دارایی حکوومەتی هەرێم ساڵانە پلانی خۆمان هەیە بۆ داواکردنی ئالیک و پێداویستیەکانی بەخێوکردن دابەشەکرێ بەسەر پرۆژەکانە بە نرخێکی پاڵپشتکرا و کە نزیکەی 50 لە سەدای تێچووەکەیەتی ئەو ئەگەر لە حالەتێکە حکوومەت ئەو پارەیمان بۆ تامین بکە. ئەگەر نا ئێمە وەکو بەرنامەی خۆمان لە کاتی زیادبوونی بەرهەمی ناوخۆ ڕێگە نادین بە هاوردەکردنی ماسی لە دەرەوەی وڵات و یاخود بازێکە خینە سەر ئەو ماسیای هاوردە لەبەر ئەوەی تێچووی ماسی لە وڵاتانی دەوروبەر کەمترە وەک لە وڵاتی خۆمان بۆی منافەسەی سەری ماسی خۆمانە نەکات. وەزارەتی کشتتوکاڵ بۆ پەرەپێدانی زیاتر بە سامانی ماسی چەند بڕیارێکی دەرکردووە کە پێویستە پرۆژەی زیاتر دابمەزرێت و پرۆژەکانی بەخێوکردنی ماسی فراوانتر بکرێت. جیا لەماش کە ئێستا وەرزی گارادانانە لەگەڵ دەرکردنی بڕیاری قەدەغەی ڕاوکردنی ماسی هاوردەکردنیشی لە ئێران و عێراقەوە قەدەغە کردووە لەبەر بڵاوبوونەوەی نەخۆشی لە ناو جۆرەکانی ماسیدا. ڕێناز ساعالی کوردستان 24 هەولێر. هەروەکو باسم کرد کە ئیتر وەرزی بەهاریەت دەشتودەر و هەندێک خواردن ئارەزوی زیاتری لەسرە بێت چونکە وڵاتیان لە وەرزی سەرما و سۆڵەوەی تر ئەچنە وەرزێکی تر ئەتوان بۆ گەشت و سەیران و گەڕانەکان ڕووبکەنە شوێنە گشتیەکان ئەو شوێنانەی کە سروشتێکی جوانیان هەیە لەگەڵەوەشدا خواردنی ماسی و جۆرەکانی دیکە ئارەزوی زیاتری لەسرە بێت بەڵام ئەمانەش نابێتەوەی ئەوەی کە ئێمە بتوانین و یاخود بمانەوە ئازاد بین لەوەی ژینگە بەدڵی خۆمان بەکاربێنین یاخود هەموو ئەو شتانەی کە پێویستمانە لە کاتی خۆیدا نەبێت بەکاری بێنین بۆ نمونەوەکو ماسی کە ئێستا گەرادانێ و زیاکە ناکرێمە بە شێوەیەک ڕاوی بکەین کەیتر ئەو سامانە گەورە و خۆراکیە کەم بکەینەوە یاخود زیانی پێ بگەێنین. چونکە هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ لە بەرەو پێشچوونە هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ لەوەدایەکە جارێکی دیکە یاخود بەڕووی جیهانە بکرێتەوە و ئەشبینین ئەمە بەڕاستی ڕۆژانە ڕنگدانەوەی هەبووە لەسەر زۆربەی ئەو گەشتیارانەی کێنە هەرێمی کوردستان لەسەر ئەو شوێنانەی کە لەلایەن ڤلۆگەرەکانەوە نیشانە درێت بۆیە من پێم خۆش ئەمڕۆ میوانداری بەڕێز ڕێم خەلیل بکەین کە ڤلۆگەرێکی سووریە لە وڵاتی سووریاوە هاتووە ئەم خانمە زۆر سەرسامە بە کوردستان بە هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان وە سروشتەکەی بەلاوە جوانە چەندین ڤلۆگی تری کردووە لە شوێنەکانی دیکە و بە جیانی ناسان و لە ڕێگەی ئەکاونتەکەی خۆیەوە ئەم جارەیەوێت لەسەر مێژووی کوردستان لەسەر شوێنەوارەکانی کوردستان کار بۆ هەرێمی کوردستان کات و بێوێت ئەو سروشتە جوانە نیشانی هەم هەوادارەکانی خۆی و جیهانیش بات خاتوو ڕێم لێرە میوانە لە ستۆدیۆیە بفەرمووی تێرە خاتون بفەرموو بخير هاتن صباح النور كيفك؟ تمام اهلا وسهلا احكي عربي احكي بس لبر ميكانيزمي برنامجك بيستكا من بكردي قصبكم اگر هاوكارانم يارمتي بن بتوانن ترجمهيكي بوبكن بم خوش سرتا خاتو ريم خوي بناسنت
أنا ريم خليل، صانعة محتوى، طبعا إعلامية كمان بنفس الوقت، بشتغل بقنوات إماراتية. فينك تقولي طبعا أنا سورية، انتقلت بنتقل من مكان لمكان لحتى أتعرف على أماكن بحب. هو صناعة المحتوى بالنسبة لي هو التحدث عن الأشخاص والأماكن. چەند ساڵە خەریکی کاری ڤلۆگکردنی یاخود لە ماوەی چەندێکە تۆ ئەکاونتی خۆتە هەیە بووی لەو ڕێگەیەوە ئەو شوێنانە نیشانی هەوادارەکان و فۆلۆوەرەکانە بێ؟ زۆر باشە. تا هاوکارانم کەمێکتر ئامادە بن بینەر و بیستەری ئەم بابەتە بین و دواتر ئەگەڕێمەوە لای خاتوڕێم بۆی کە بتوانین باشتر ترانزیتی بۆ بکەین. بەهۆی ئەو شەپۆ لە خۆڵبارینەی کە ڕووی لە هەرێمی کوردستان کرد و هەولێریش بە تایبەتی گرتیەوە 23 هاوڵاتی گەێنراونەتە نەخۆشخانەکان بەبەستی چارەسەرکردن و گوتەبێژی تەندروستی هەولێری ژەڵێ پێویستە هاوڵاتیان خۆیان بپارێزن و ماسک ببەستن بۆی کە تووشی هەستیاری هەناسەدان نەبن. و بینیشمان لە چەند ڕۆژی ڕابردوو ڕێژێکی زۆر خۆڵبارین هەبوو بە تایبەت لە ناو ماڵەکانماندا هەموو سەر شوێنەکان هەتا ئەگەر پەنجەرە و دەرگاشمان نەکردایەتەوە بە شێوەیەکی زۆر بڵاو ئەو خۆڵە هەبوو جا چجایەوەی کە ئەچێتە ناو سیەکانمانەوە بووە ڕێگەیەکی ئاسان وە زۆر دروست و خێراش بەستنی ماسکە. دۆز و خۆڵبارینەی کە ڕووی لە هەرێمی کوردستان و پارێزگای هەولێر کرد ئێمە لە نەخۆشخانەکان ئامادەکاری کرابوو کە 23 حاڵەت سەردانی نەخۆشخانەکانیان کردووە پزیشکان ڕێنمایی پێویست و چارەسەری و هەڵسەنگاندیان بۆ کردوون و ئەو هاوڵاتیانی کە سەردانیان کردو ئەوانە بوون کەەوە نیشانەکانی کۆکە یاخود هەناسەتەنجی یاخود پشمین ئەو نیشانەن هەبوو ئەمانش ڕەنگە خۆیان نەخۆشی تریان هەبێت بۆ نمونە نەخۆشی ڕەبوو یاخود نەخۆشی هەوکردنی سیەکان یاخود هەستیاری بەهۆی خۆڵ و تۆز ئەمانە هاتوونە سەردانی نەخۆشخانەیان کردی و پزیشکان چارەسەری پێویستیان بۆ کردن و ڕێنمایی پێویستیان پێداون و ڕێنمایی تەندروستی بۆ هەموو هاوڵاتیان ئەوەیە کە لە کاتی خۆڵبارین ماسک بەکاربهێنرێت کەمتر ڕوو لە قەڵەباڵغی بکرێت و دەکرێت لە ماڵەوە بمێننەوە. ئەمانە هەمووی ڕێکارن بۆ کەمکردنەوەی سەرهەڵدانی زیاتری ئەم هەستیاریە. بەڵێ سپاس بەخوا کە دوێنێ شەو باش بوو بارانباری ئەوە ئەو خۆڵی هەمووی شۆردەوە کەش و هەواکە وردەوردە بەرە و پاکبوونەوە ڕوات ئیتر ئەم کاتانە بە تایبەت کە بەرە وەرزی بەهارە ڕۆین وردە کەشوها خۆشە بێت جاجاریش ئەو خۆڵبارینەی تەیەکە بەڵام بۆ پاراستنی خۆمان و بە تایبەت منداڵانیش پێویستەکە کە ماسک ببەستین بە تایبەت لە کاتی خۆڵباریندا هەرچەندە دوایەوە سپاس بەخوا کە باران باری کەشوهەواکە پاک بۆ. ئێستا گەڕێمەوە لای میوانەکەم ئاویشکە ڕیم خەلیلە ڤلۆگەرە و لە سووریاوە هاتووەوێت مێژووی کوردستان بە لە ڕێگەی ئەکاونتەکەی خۆیەوە بڵاو بکاتەوە. خاتو ڕێم پرسیاری ئەوم لێ کردی ماوەی چنێک کە تۆ ئەکاونتی خۆتە هەیە و ئەم کارەت هەڵبژاردووە؟ أنا تقريبا إلي سنتين بالإعلام وسنتين أيضا بصناعة المحتوى، سنة وشوي صناعة المحتوى. بەچی شوێنێکی هەرێمی کوردستان سەرسام بووی بۆ چ شوێنێک ڕۆشتووی سەردانە کردووە؟ أكثر شيء أكثر ما فهمت. هلا بصراحة ما في مكان معين عجبني، بس يعني أكثر شيء لفتني أنا كشخص إعلامي وبحب القراءة والكتابة، فحبيت أحكي يعني أو أتعرف على تاريخ الإقليم، فزرت أول مكان هو القلعة. يعني أنا بصراحة انبهرت يعني بالمكان بالسور الخارجي للقلعة. عملت سيرش قبل ما أطلع بحث عن القلعة وتاريخها خوشة دیروکاوی و کاچ خاص سردمادا درباس بويا وچخا شارستاني سر درباس بونا بل حتى وكانها از قلعة هولير دبينم كو جهري ماتماي بوج بو من كو از بحث جيب كم كانال اخويا يوتيوب ده بل از نظام از چاوا همو جهان ويني همو جهان بقرم اللي از هول بدم كو از سەر هەرێما کوردستانی و بێگومان قەڵای هەولێر ئەوەندە مێژێکی کۆنی هەیە لە جیهان و
بە شێوەیە کە هەر کەسێک سەردانی هەرێمی کوردستان بکات قەڵای هەولێرە بینێ. ئامانجی تۆ چییە ڕیم لە ئەم نیشاندانی ئەم شێوە ڤلۆگانە؟ براستی دەستپێکێ دیرۆکە وی جیهی وی وڵاتی جهێ باڵکشاندنەیە ئەس خوازم بەحسا وڵاتان بکەم ئەس خوازم بەحسا جهێن و ئەس دچمە سەردانەوان دکەم بهتر یاکۆ بالا من کشاندی لە کوردستانê ew pêşxistin û veşandina li vê derê û avadaniya li vê derê pêşxistina li vir bala mirovan dikişînê min xwest ez bizanim ka li Herêma Kurdistanê çi ye ka ew çi nehêniye li Kurdistanê ku ev qasî avadan bûye. Ev nav û dengê xweş li ser Kurdistanê derketî min xwest ez werim çavê xwe bibînim. بەڵام ڕیم ئەم چوارپێنجی ڕۆژێک کە تۆ هاتووەکو پێشتری ژاماژەم پێکرد کەش و هەواکە باش نەبوو باراناوی بوو چیت کرد چۆن توانیت ئیشەکانە ئەتەوێ بەردەوام بیتا کەشەکە باشەوێ؟ بەێ ئەس هاتم vê derê ڕۆژە دوی gelek baran dibarî gelek rewş nexweş bû keş û hewa yekem roj derketim ji bo ez wêneyan li qela Hewlêrê bigirim lê ez nerawestam mirova jî vêkê carna keş û hewayek xweş dibe ji bo êlegirtinê lê min bawer nedikir ew qas baran bibare. بله اف یک مناره وصینه خدا هست که از گلک جهندن جی و نه گلک جهندن جی بگرم. خاطر ئەمڕۆ کەشێکی باش بۆ هیوایان بەردەوامی لە ئیشەکانە بەڵام وەکو هاوکارانیشم ئاماژەیان پێکرد کە بەڕێستان ئێوە دیاکاریش کارەکە و هەروەها لە ئەم لایەنەی دیکەشەوە چۆن ئەتوانیت یاخود ئەم دوو بابەتە چۆن ڕێکخستووە هەم کاری میدیایی هەم کاری ڤلۆگی؟ براستی نه حسانه افکاری هنه وکو راکاندکار و کانال آنده کار بکی وکو بلوگر جی کار بکی ل دماکو حزتش با تشتکی هبه بگی آرمان جاخوات بکاری بالانس بکی ده هر دو کاراندش برکو تبحث کردن کار دکی تدبینی جی جارنا و دما داویدا کو راکاندن و کسین کو وکو بلوگر کار دکن کاروان گلکی نزیکی هوا براستی سوشال میدیا و تلویزیون کاروان نها بویا هواش جبر کو پیش خستنا تلویزیون جی اف یک تلویزیون و سوشال میدیا گلک نزیکی هوا بینه جبر هنده جی نها کار تلویزیون جی نزیکی سوشال میدیا بویا. او بربستانه چیه که تبردمی تو کو گرفتک وکو آفرتک که دو کاری سخت هەڵبژاردۆ دوو کاری سابە هەڵبژاردۆ بۆی کە بتوانیت خزمەتکەی لە ڕێگەی ئیشەکانتەوە وەکو ئافرەتێکە وڵاتانەی چویت تۆ بەردەوامە بێ بگەڕێیت بربەستەکان چییە بۆ تۆ؟ دەستپێکێ وەکوکو ئەس ژن بووم گەلێک زەحمەتی پێشیا من هەبوون لێ ji بۆ من براستی من هەست نەکرد و گەلک زەحمەتی هەنا وەکو ئەس ژنەکە سووریمە وەکو ژنەکە سووری دەرکەتی لەسەر سوشال میدیا وەکو بووی ڕاکاندکار براستی من هاندانەکە گەلک مەزنجالیە خەلکن وڵاتێ خۆڤە هەبوو دەماز دەستپێکیشی دەرکەتم گەلەکەی فانوا هات براستی ئەز من بابەتن دەستنیشان کردن کۆ بەحسا کەسن زانستان کەسن پسپۆر دوارێ دیرۆکێدا بەلێ داهێنەر کەسن کۆ پسپۆرن خەلک ماتمایی ماژ بابەتن کۆ من پێشکێش کردین گوتنن وانژی لەسەر کارێ من باش بوون هەن خراببوون لێ ئەو کەسن کۆ بخراوی بەحسێکردین ڕێژاوانە گەلێک بوو حەج کارێ متکردن ji ber ku zaniyariyên min didana wan jî bihûrî min didan hev û cihê baweriyê. خاتوڕیم زۆر خۆشحاڵ بووم کە ئەمڕۆ میوانی بانی 24 بووی بۆ هیوایم کە هەمیشە نمونەت زۆر بێ وەکو خانمێکی چالاک نەک تەنها لە وڵات و ناوچەکەی خۆت لە جیهاندا کار و چالاکیەکانت سەرکەوتوو بێ و چەندین
خانمی دیکەش ببێتە نمونەی وەکو تۆ زۆر سپاس کە ئەمڕۆ میوانیەمەوەی سپاس ji bo we jî li ser vê pêşwaziyê ez gelek kêfxweşim ku ez li Kurdistanê 24 hazirim ez dixwazim yek gotinê bêjim ez li vê derê li vî welatî min gelek comerdî dîte li vê derê ku min ti derî dî nedîtiye û ji bo milletê Herêma Kurdistanê jî بە spas. کۆتایی هاتنم لەگەڵ ئەم خاتونە ڤلۆگەرە ئەمڕۆ تەواوی پرۆگرامەکەم پێشکەشکردن منیش کۆتایی هێنم بە پرۆگرامی بەیانی 24 بۆ هیوایم کە تەواوی ڕۆژەکەتان هەتا ئێوارە بەخۆشی بەرنەسەر چونکە ئەوەندە بەسە کە ڕۆژەکە تا ئێوارە بەبێ ماسک بە ئێوارە بسپێریت بەیانیەکەت بەبێ ماسک بە ئێوارە بسپێری بۆی کە شەو هەر کاتێک سەرخینە سەر سەرینەکەمان ئەوەندە ویژدانمان ئاسوو دەبێت کە دڵی کەسمان نەڕەنجان دەبێت بۆ هیوایم کە ڕۆژەکەتان زۆر باش و خۆش و تەندروست باش بن ماڵەوە.